بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای تویتێکی موقتەرا سەدر لەبارەی بازاڕی دۆلار و کڕین و فرۆشتن و مەسلەی بەتاڵانبرنی دۆلار شەڵەژانێکی گەورە لە بازاڕی دۆلار لە عێراق و لە هەرێمی کوردستان دروست بوو. دوایەوەش کە وەزیری دارایی ڕەتی کردەوە بچێتە پەرلەمان و ڕەتی کردەوە کە حکوومەت بە تویتی سەدر بەڕێوە بچێت. دوای ئەم بڵین تویت و بەیاننامەکەی وەزیری دارایی شەڵەژان دروست بوو لە نرخی دۆلار. ئەمڕۆژ بانکی مرکزی کەمێک پێشستا لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند کە نرخی دۆلار جێگیرە و هیچ نێتێک بۆ گۆڕینی نرخی دۆلار لە ئارادانیە. هەروەها باسی لەوەش کردووە کە نابێ خەڵک بڕوا بۆ هەواڵانەکە کە باز لە گۆڕینی نرخی دۆلار دەکەین. نرخی دۆلار دەکەن لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆری کارگێڕی و ئابووری لە سودی سەرەکی، هەروەها لە واشنگتنەوە سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری پێش عێراق کەمێک باسی نرخی دۆلار و دواتریش لەسەر مەسلەی بڕیارەکەی دادگای فدراڵی لەبارەی نەوت و غازی هەرێم و کاردانەوەی حکوومەتی هەرێم لە بەرامبەر بڕیارەکەی دادگا ئەو پرسانە تاوتوێ دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کە دکتۆر بەخێر بن لەسەرەتا لە مەسلەی دۆلارەکە دەست پێ بکەین. بانکی مرکزیش کەمێک لەمە پێش ڕوونکردنەوەی داوە کە دەڵێ نرخی دۆلار ناگۆڕێ و هیچ نیەتێکیش نییە بۆ گۆڕینی. بۆچی ئەو شڵەژانە دروست بوو وەکیە لێی زیاد بڵێن زەرەری تیا کرد لەو شڵەژانی کە لە بازاڕی دراو دروست بوو؟ سەرتا سوپاس بۆ جەنابەت بۆ بیسەران و بینەرانی بەڕێز و میوانە بەڕێزەکتان. وەڵای لە ڕاستە کاک حەکیم من لێرەوە ئەمە بچمە سەر و ئیشکالاتی کە بەڕاستی لە ڕێی ئام لە عێراق و لە هەرێمی کوردستانی شاهەیە کە زۆر جار ئێمە بتمانەیەکی باشمان بە ئەو کەسانی کە ئەگە پسپۆڕیە یان با بڵێن تا ڕادەیەک ئەزمونێکیان هەیە لە ڕۆ سیاسی و اقتصادی و ئەوەی کە ئەگوزای لە عێراقا زۆر جار بە ئەوەندەی بڕوا بە کەسێک ئەکەین کە بەدەر لە پسپۆڕی یعنی سەدە ڕاستە پێشتر پەیمانی یا بوو بە دەنگدەرانی و لەسەر بنەمایەوە ئیسفادەیشی کرد کە دۆلار نرخی دۆلار دا ئەبازێنین، بەڵام ئەمە هیچ وەکو بڵێ پشتبەستوو نییە بە هیچ بنەمایەکی زانستی و واقعی کە لە عێراقا ئەگوزارێ، بەڵام ئێمە بەدوای ئەوە کەوتین و ڕێی مەگە بڵێ لەو ڕۆنە حەقانەیە کە لە عێراقا سیاسیەکان حکومەکەن نەک عەقڵ و موەسسەسە. تەنها ئەوە خاڵێکی تە زۆر گرنگە هەوڵەتەن پێشەوەی بڕیارە ینی لە بەرەمی کوردستان عێراقا خەڵکی پسپۆرمان زۆرە و هەمووشان ینی ئێمە بخۆم شخصی هەتا پێش ئەوەی کە ئەمە ڕوو بات و سەدە تویت کا زۆر لەوانەیە خەڵکی پرسیاری شخصی کرد بە لەسەر ئەمە و هەمیشە وتمە نەخێردا نابەزێت و خۆی ئەمێنێ لەبەر ئەوەی ئەمە بەنامەیەکی کوتخایانی یەک ساڵ نییە و بەلایانی کەمەوە تا 4 ساڵ و 5 ساڵ بەردەوامە بێەوە مەسئولش بووم لەو قسەم و بە ئەمانەتە ئەوم قسە و کردەوە و دڵسۆزیەک ینی بەو جۆرە. بەڵام کاتێک کە ئەبینین بەو جۆرە شتێک ئاوا شڵەژانێک دروستەکە ئەگەرچی زۆر جار دەستێکی تەماحکاری هەیە لە مۆزوعەیە لە پشت شڵەژانە کی قازانجێ کێ زەرەری کرد لەو کەمبوونەوەی وەڵاهی هەر خەڵکی فەقیر وەژار زەرەرەکات چونکە کابرا کە ئەگەر بە پەلەی بێ بۆ ئەوەی شتێکی کەم زەرەر نەکا ئەوەیە کە پارەیەکی کەمی هەیە ئەگینا ئەوەی کە پارەیەکی زۆری هەیە دۆلار دەکرێت. بەڵێ ئەوەیە کە ئەوێ لەو کاتەیە دۆلارێکی زۆر بکرێت چونکە سوور ئەزانێ مستقبلی دۆلار وەکو بەرهەمێکی ئەمریکی کە هیچ لە هیچ وڵاتێک سانسۆری لەسەر نییە و بەرامبەر بە دینارێکی عێراقی کە هەر لە سنوور دەرچی هیربایەکی نییە ئەمە بەخۆی هەموو عەقڵێک ئەزانێت کە بەو جۆرەیە. من هەمیشە وتم و ئێستا شێڵم بۆ بیسەرە نامەوێ بڵم بۆ منە یعنی ئێوە تەنها بەگوێ ئێمەکەن، بەڵام لە ڕووی عیلمەکە تەناوەڵە ئەگەر تۆ لە ناو جەرگەی بازاری دۆلارەکە ئیشی کڕینی دۆلار و دینار ناکەی هیچ خەمت نەبێ با هەتا ئەو کاتەی دۆخی عێراق باشتر جێگیرە بەم بڕیارە تۆ پێویست ناکە مجازەفەکەی بە دراوی خۆتەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم بڕیارە کە دەرچوو بۆ دابەزاندنی نرخی دینار وشەکە نەرێنیە کاتێککە تۆ عملی وڵاتەکە دا ئەبەزێ، بەڵام ئەمە هەنگاوێکی پێشوەختەیە وانی وەک چۆن وایە ئەنی ڕێک وەکو بڵێ نمونونەکە بەم جۆرەیە ستروتایپەکە بەم جۆرەیە دەغڵودانێک گەڕ ئەگرێت باشە کە تۆ بۆ ئەوەی بەربەم ینی ئاگرە بگریت تۆ ناچانی بڕینێک دروست ئەەکەی وانە برینە دروستەکەی کۆمەڵێک بەفیڕۆی کۆمەڵە درەخت بەفیڕۆی لە پێناوی ئەوەی نەگوازرێتەوە
من پێم وایە ئەم ئەگەر بۆن منە تەنها بمانێت سۆزی خەڵک ڕاکێشین عەتفی خەڵک ڕاکێشین ئەڵێن نەخێر هاوڵاتی زەرێتی و ئەبێ دینار وە خۆی لێکرێتەوە شت گران بۆ لە بازان ئەگەر بەم جۆرە نەبوایە دڵنیا بن عێراق لە فەنزەوی لە خراپتری بەسەرهات و پارەکەی هیچ بە هیچ جۆرێک بەهای نامە یعنی هەر بۆ معلوماتن لە دوای ئەو بڕیارە احتیاطی دارایی بیانی عێراق لە 48 ملیارەوە بەرز بۆ بە 64 ملیار بەڵێ ملیار دلار کە ڕژێکی زۆر زۆر ئەگەر ئەمە نەکرایە 48ەکە بە پێچەوانەوە و بە 30 ملیار و وردە وردە وای لێ هات عێراق احتیاطی دارایی نەبێ و پارەکانی نەپارەی نەوت نە احتیاطی دارایەکە بەشی خەرجی وڵاتی نەکرد ئەو کاتە نەوەڵاتان قەرستێنێ لە بەرەوەی احتیاطی دارایی نییە و ناچار ئەبێت چیکەی چۆن ئەتوانی پارە بەدەستخەی پارەکەت بەهای نامێنێ و ئەو کاتە نەکشت گرانە بێ یعنی هەر لە توانای کڕینی هیچ هاوڵاتێکە نامێنێت بە دەوڵەمە 2000ەوە و جگەلەوەی کە لە کەرتە اقتصادەکانە زیانێکی زۆر گەورە ڕوویایە و ئەتوانین بڵین ئەسێتی پێڵێن یعنی مڵک و ماڵی هاوڵاتیان و دەوڵەت بە شێوەیەکی گشتێکی بەهاکەی بە لە 500,000 ئازرگانەکانیش ئەمە بە کورتی بڵین ئەمەیان قۆستۆتەوە یعنی ئێستا دۆلار لە 123 نرخەکەی بەرزکرایەوە ئێستا لە بازار هەندێکی لە 150 لە 130 بەرز بوت ئەویان قۆستەوە دەوڵەت نییە بەداخەوە من هەموو جارێک ئەبینم یعنی زۆر جار دەسەڵات دەچێت سعر بۆ کەوەر و کەرەوز دانێ بە سحر بۆ ئەو پێویستە سەرەتایانی هاوڵاتیان دانانێ کە یەکەمیان سوتەمەنیە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوەندەی تۆ بتوانی کۆنتترۆلی سعری کەوەر و کەرەوەسکەی زۆر ئاسانتر توانی کۆنتترۆلی سعری نەوت و بنزین و غازکە لە هەرێمی کوردستانە کە خۆی دەوڵەمەنەبەوە کە ئەمە یەکێکە لە هەموو وڵاتەکە بەرزبوونەوەی سوتەمەنی کە دوایی لەسەر مۆزوعی غازونەوتی عێراق و ئەو شەڕی لێوان رووسی ئەمریکا هەیە قسە ئەەکەین بەرزبوونەوەی سوتەمەنی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ بەرزبوونەوەی نرخی شتومەک لاڵ ئەوەی کە نرخی شتومەکی چەندێک دۆلارەکەیە زۆر زیاتر لەوە زیادبوون نرخی سوتەمەنی و بە نەبوونی چاودێریکی وردە لە حکوومەتەوە بۆ خەمی هاوڵات چی بە خەڵکر لەباری نرخی دۆلارەکەەوە من پێم وایە هەتاوەکو بەلایەنی کەم ساڵێکی ڕۆشن نزیک بە 3 ساڵ بۆ 4 ساڵی تر پلانەکە بەم جۆرە ئەبێت چکە دەسەڵاتی پەرلەمانانیە و لەبەر ئەوەی وەک بەڕێوەبەری بانقی ناوەندی عێراق وتوێتی ڕۆژانە جاری وا هەیە 2 جار کۆبوونەوە لەگەڵ بانقی جیهانی و دەستگانە دەوڵەتەکانە کرد لەبەرەوەی کە عێراق وەکو لاشەیەکی مردوو بەجێ نەهێڵدرێ بەدەست بەسەر ئەو وڵاتانی کە هاوکاری عێراقەکەن پارە بڵین دۆلار نەکەنەوە بە پارەی خۆم ئەگەر ئیشی دۆلار و دینار لە بازاری دۆلارەکە ناکەی دامنیشە بە دیار ئەوەی بەرز بوو یا دابەزی سپاس دەکەم کاک سەرکەوت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت کە لە باشنگتۆنەوە لەگەڵمانی دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم دوای لەسەر گرێبەستی بڵین بڕیارەکەی دادگای فیدراڵی و نەوت و گرێبەستە نەوتیەکانی هەرێمیش دووە چیان بەسەری قسە دەکەین بەس سەبارەت بە و بڵین ئەو ئاڵۆزی کە دروست بۆ شڵەژانی لە بازاری دۆلار سەدر هۆکارەکەی بوار چەندە لە تویتەکەی سەدر باسی داواکاری نییە لە تویتەکەی باسەوە ناکە کە نرخی دۆلار گۆڕانکاری بەسەرداوێتە نادەڵێ کڕین و فرۆشتن چاودێری لەسەر بێ بازارەکان بانکەکان بۆچی وای لێات و سەبارەت بە وەڵامەکەی وەزیری داراییش بۆ ڕەوتی سەدر چۆن دەبینی بەڕێ زۆر سپاس کاک حەکیم بۆ ئێوە و بۆ میوانە بەڕێزەکەشت کە کاروان کاکەروان کۆمەڵی خاڵی گرنگی لەسەر مەسەلەی دابەزاندن یان بەرزکردنی درا و باس کرد بە حکمی لە خولی ئێمە لە خولی پێشوو لە پەرلەمان ئەم بڕیارەدا ئەمە لە ئەنجامی ئەو قەیرانە بوو کە نرخی نەوت لە عالەمە دابەزی و نەفتیلەی عێراق بەرەو کەمبوونەوە و سەکردنەوە ئەڕۆشت مانگ بە مانگ بەناچاری حکوومەتی عێراقی بەڕێکەوتن لەگەڵ بانکی نێودەوڵەتی و لەگەڵ IMF سندوقی دراوی نێودەوڵەتی پێکەوە لەسەر دیاریکردن یا کەمکردنەوەی بەهای دیناری عێراقی ڕێکەوتن وەکو چارەسەرێک بۆ ئەو کێشەی سویلە و وەکو چارەسەرێکیش بۆ لە بری پەنابردن بۆ کەمکردنەوەی موچە کە یەکەم جار عەلی عەلاوی لە ڕاستیا داوای کەمکردنەوەی موچەی کرد بەڵام ڕاهێزە سیاسەکان ڕازی نەبوون لە بریەوە حیلەیەکی تریان دۆزیەوە کە کەمکردنەوەی بەهای دینار بوو ئەمەش لەبەرەوەی کە عێراق زۆرترین بەرهەمی بریتیە لە نەوت و بە دۆلار ئەیفرۆشێ و داهاتەکەی بە دۆلارە نزیک 180 بۆ 190 بە دۆلارە بۆیە ئەمە وەکو چارەسەرێک بینرا لەو کاتا بەڵام لە ڕاستیە داواکاریەکی پێشوەختە و کۆنی IMF و سندوقی دراوی نێودەوڵەتی کە عێراق پەیوەستە پێوەوە ئەدامەتەیە
و بڕیارەکانی و فشارەکانی بە هەندوەرەگرێت لە بەرەوەی قەرز وەرگرتن لە ئاستی نێودەوڵەتی بەشێکی هەرە زۆری پەیوەندی بە جێبەجێکردنی مەرجەکانی IMF و هەیە مەرجی تریشی هەیە ئەڵبەت لە مەسەلەی بە کاتی تایبەتکردنی قەتاعی گشتی و ئەوانە وە کەمکردنەوەی با بڵێن پشتگیری دارایی حکوومەت لە پشتی سوتەمەنیەوە و لە پشتگیری ئەو شتانە ناکام بەڵام ئەمە بڕیارێکی نێودەوڵەتی بە تەنها بە عێراق نادرێت و بانکی نێودەوڵەتی بانکی مرکزی عێراقی تاکە هێزە کە ئەتوانێت ئەم بڕیارە بەڵام لە ڕاستیە بۆعدێکی سیاسیشی هەیە کاک حەکیم ئەم بابەتە بۆ نمونە ئەگەر تیاری سەدری فشار بکەن و فشار لە بانکی مرکزی بکەن حاکمی بانکی مرکزی سەر بەوانە ڕەنگە یعنی لەژێر فشاری سیاسیە شێوەیە لە شێوەکان دەستکاری بکەن یعنی ئەمە لەبەرەوەی بابەتەکە ڕەهەندی سیاسی هەیەەوە کەسەکەش بە تەسکەی سیاسی حیزبێکی سیاسی دانراوە کە لایەنی سەدریەوە لایەنی سەدریش هێزێکی بەهێزن ئێستا گەورەن لەناو پەرلەمانی عێراقا لەژێر فشارە ئەکرێت بەشێک لە شێوەکان دەستکاری بکە بەڵام لەبەر ئەمە کاردانەوەی نێودەوڵەتی زۆرە بێت و من پێم وایە ئەوەی کە لەگەڵ لایەنی سەدرەکان شاقسە بکرۆ لەسەر ئەم بابەتە چونکە لە ئەمریکا شەشڵەژانێکی دروستکردن بوو لەوەی ئەو بابەتە چۆنە ئەوەیە کە ئەوان پێیان وایە ئەو سعرەی کە بانکی مرکزی پێشتر بەڵێنی یا لە 45 بۆ 47 ڕای بگرێت ڕای نەگرت و لەلایەن کۆمەڵە بانکی تری ئەهلیەوە ئیستیغلالەکرێ بڕیار بوو هەرێ مەرجی تر درا کە هەموو کەسێ بتوانێت عملە ڕاستەخۆ لە بانکی مرکزی بکرێت کە ئەمە ڕاز نییە دەرنەچوو هەر بانکێک بتوانێت بەشدار بێت لە وەزارەتی عملەیە دیسانەوە ئەمە جوانیە چەند بانکی خۆڕەخیان کردووە سەدە تقریبا بەشێکی زۆری تویتەکەی تایبەت کردو بەم بەشەوە کە قۆڕغی سعرەکە کراوە دەستکاری ئەکرێت وەکو کاکاراوتی بۆیە چاوەڕوان ئەکرێت لەو با بڵێن 49,000ەوە بێتەوە بۆ 145 46 47 داین لەو دەوروبەرات جێگیری کەن لەژێر سەخت و فشاری سیاسیە بەتەداخل چونکە سعودی دیناری عراقی بە پێچوانەی زۆرێک لە سعری وڵاتانی تر با بڵێن درای وڵاتانی تر یەکێکە لە وڵاتە دەگمەنانەی کە لە ڕاستیە کە پارەکەی خۆی سعری جێگیر دەکات خۆی پارە یا خۆی بە بانکی مرکزی سعرەکەی جێگیر دەکات نەک اقتصادەکەی نەک ئەنی خۆی بەشدارە بانکی مرکزی بەشدارە بە زۆر پشتگیریکردنی بنای عراقی و جێگیریەکە لەبەرەوە بڕیارەکە بەدەست بانکی مرکزیە ئیلا لە حالەتێکەوە کاروان باسی کرد کە خەزەرەی دەوڵەت هیچی تیان نەمێنێ و اعتیباراتی نێودەوڵەتی نەمێنێ لە ئاستی نێودەوڵەتی دیناری عراقی بەهای نەمێنێ ئەوە بە ناچاری و کاتە هەر نرخەکە یعنی زۆر لەوە دۆخی ئێستا خراپتری لێ بەڵام ئێستا نرخێکی کۆنتڕۆڵ کراوە دیناری عراقی نرخێکی کۆنتڕۆڵ کراوە و لەلایەن بانکی مرکزیەوە دەعم ئەکرێ و بەشێکی گەورەی ئەمە یعنی ڕەهەندێکی سیاسی هەیە سەدرەکان لەناو کاتی هەڵبژاردنە بەڵێنیان یاوە پێداچوونەوەی پێ بکەن و سەژ ناو پەرلەمانان لە ژێر زەختی نارەکانیانان کە ئەوان هۆکارن بۆ مەسەلەی نرخی دراو بۆیە ئەو شڵەژانە من وایە بینیم شڵەژانەکە کاتیە و ئیلا بانکی مرکزی عراقی لە ژێر زەختێکی سیاسی گەورەیان دەبێت دەستکاری گەورە یعنی زۆر دیاری نرخی دیناری عراقی ناکات ئەوەی کە خەڵک چاوەڕێکات پێ ناچێت ئەو دەستکاریە گەورە بکە بەڵام خۆی بازار لەژێر ئەم سیاسی و تویتەکەی سەدر و هەندێک شایترە ئەکرێت ئەو بەنسبێتە 100,000 بەردەوام بێ بەڵام ئەوە نەسعری کەلوپەل کەمەکاتەوە و نە مەسەلەی چەند دەستکاریەکانی شتێک گۆڕانکاری کە تۆ ناکاتەنها یاریەکە وەکو نرخی ئەوەی پشکەکان بازاری پشکەکان هەیە کە زۆر جار با بڵێن تویتی بلیۆنەرێکی گەورە ملیاردێرێکی گەورەی عالەم تەسیری هەیە لەسەرەوەی پشکێک بەرز بێت و پشکێک دامەزەیان شەڕی ئەمریکا و رووسیا لە ئۆکرانیا ئەمانە هەووی تەسیراتی هەیە لەبەرەوە ئەمانە پەیوەستن بە بڕیاری سیاسیەکان و پەرۆگرامی حکوومەتەوە بۆی ئەم بەرزونزمە شتێکی نۆرماڵە و ئەکرێت تا ماوەیەکی بەردەوام بێت بەڵام ئیتمینانکردنەکەی ئەمڕۆی حاکمی بانکی مرکزی عراقی بۆ خۆی گرنگ بوو بۆەوەی کە خەڵک بازاڕی دڵنیا بکاتەوە کە نرخی دۆلار و دیناری عراقی دەستکاری ناکرێت ڕەنگە ڕێک بخرێتەوە کوتر لە دەوری 145 خۆی بازار بە 145 فرۆشە بانکی مرکزی 45 بۆ 47 جێگیری بکەن بەڵێ سوپاس دەکەم کاک سەرکەوت دەگەڕێم وڵات دکتۆر بچین سەر مەسەلەی بڕیارەکەی دادگای فیدراڵی بڵێنەوەی لەبارەی نەوتەوە تەوقیتی بڕیارەکە چی لە پشتەوە بوو چکۆ ئێستاڵانێکی دەڵێن بڕیارەکە سیاسیە دەڵێن دواخستنەکەشی هەر بە داواکاری بەرپرسانی هەرێمەر دواخستنەکەشی هەر سیاسی بوو خوێنەوەی بەڕێز بۆ بڕیارەوە تەوقیتەکەشی پەیوەندی بە مەسەلەی غازەوە هەیە خۆی لە ڕاستیە من چەند جارێک گوستم ئەوە ڕاست بکەمەوە ئەم بڕیارێکە لە دادگای ئیتیحادی عێراقەوە دەرچووە
ئەتوانین بڵین لە 100 ڕەبتی بە غازەکەەوە هەیە نەوتەکە کە تێکەڵەکەن لە بەرەوەی لە ڕابردووە نیشانەی پرسیاریشان هەبوو لەسەر نەوتەکە بەڵام تێپەڕیوە بەسەریانە وە فرسەت 10 ساڵ فرسێتە ناوە بە هەرێمی کوردستان ئەگینا ئەمەی کە هەیە شەڕێکی نوێی وزەیە لە عالەمەکە لە جیهانە ئەکرێ جزئێکی ئەم شەڕە بەر هەرێمی کوردستان و ئەو دەوڵەمەنی هەرێمی کوردستان ئەکەوێ بە غاز و ئەتوانین بڵین زۆر بوعدی هەیە ئەم بڕیارە کار حەکیم ئەگەر لە رووسیاوە دەست پێکەین رووسیا و ئەمریکا ئێستا وەکو ینی شەڕ لەسەر دوو جەمسەرگیری جیهانی ئەکرێ و هەتا ئێستا کارتی غاز لە دەستی رووسیا کارتێکی زۆر بەهێزە و لەبەر پێدانی ئەو کارتە زۆر کارتی سیاسی بەدەستێناوە و وڵاتیشی لە زۆر قەیرانی خۆی ڕزگار کردو لە دوای ساڵی 1990ەوە غازی رووسیا ئەگەر ئەمە بێمە سەر ئەوەی تەنها ئەگەر دیقەت بێ لە بەهاری عەرەبیا زۆرێک لە وڵاتەکان کەوتن و بەرچاوی هەموو وڵاتانی جیهانەوە ئەوەی کە نیان هێش بکەوێ بەڵام هەموو وڵاتەکە تەخت بوو سووریا بوو لەبەری سووریا ئەکرا بکرێتە ترانزێتێک بۆ گواستنەوەی نەوت لە خلیج و لە هەنێ وڵاتەوە وەکو بەدیلی نەوتی رووسیا لێرەوە یەکسەر ئێران و رووسیا هەنێکەوە هاتنە سەرخەت بە هەموو هەوڵێکی تاواتی خۆیانە بەشار ئەسەدیان ڕزگار کردو و نیانێش ئەم ڕێگە استراتیجی غاز بکەوێتە دەست بۆکو بڵێ جەمسەرگیریەکەی ترەوە کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپایە ئێسش هەمان یاریە کە من تەمەنا ئەەکەم هەموو بەڵام موسیبەتە لە هەرێمی کوردستان و عێراق بڕێ بۆیە عەقڵێکی وردی سیاسی ئەوێ بە ئینکاری ئەم ئیشە ناکرێت ئەبێ بزانین چۆن ئەبێ بزانێ هەرێمی کوردستان ئەبێ بزانن چۆن مامەڵە لەم یاریەکە چونکە ئەمە تەنها یاریەکە لە دەرەوەی زۆر گەورەتر لە دەستی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان تەنها مفعول بیەکە کە ئیشی لەسەرەکرێ یعنی سەبجەکتەکە بابەتێکە ئیشی لەسەر نەفاعیلە نەبکەرە و ئەوەیە کە کردداری بەرامبەرەکرێ بۆیە لێرە ئەم نمونە بۆچی هێنایەوە هەرێمی کوردستانیش لە دوای قەتەر یەکێکە لە وڵاتە زۆر دەوڵەمەنەکان بەغاز و لە ئێستا تقریبا 5 ملیار مەتر سێجا بەرهەمێنانی غازی هەیە بە نزیک غازی گیان لە هەرێمەوە بەڵێ سەریکە خەتەرەکە لە چیایە هەم بۆ ئێران هەم بۆ رووسیا ئەمە بۆی وێنە گشتەکە باسکەن و هاوڵاتیانیش لێ ئاگادار بن باز لەوە ئەکرێت کە لە ساڵی 2035 بەرهەمێنانی غازی هەرێمی کوردستان ئەگاتە 40 ملیار مەتر سێجا کە ئەمە زۆر زۆرە و لە کاتێکە ئەم غازەکە پەرەی پێ ئەدرێت ئامانجەکە لە چییە کە ئەو کارتی وزەیە لە دەستی رووسیا سووک بکرێ وەزائیدەن لە تەنیشتی ئێرانەوە کە ئێران نەوت هەناردە ئەکا بۆ تورکیا لە ئێستاە تورکیا ئەو نەوتەی ئەو غازەی ئێران لەسەری زۆرەکەوێت نرخەکەی زۆرەکەوێ بۆیە ئەوی چاوی بڕیوەتە لەو هاوکێشایەت چاوی بڕیوەتە سەر غازی هەرێمی کوردستان و لە هەمان کاتە ئێران سەرڕایەوەی عێراق خۆشی دەوڵەمەنە باشوور ناوەڕاست دەوڵەمەنە بە غاز بەڵام ڕێگە نایە بەرهەمێنان بکات لەبەر ئەوەی ئێران خۆی غاز و کارەباشی پێفرۆشێ عێراق دووهەم وڵاتە لە جیهانە بۆ بە فیڕۆدانی غاز بە ناچاری بۆیە ئەگەر دیقەت بن لە تەنیشتی ئێرانە و لە بینی تورکیا و باشوور ناوەڕاستی عێراقا و وەکو ترانزێتە بەکار بێنێت لە تورکیا و ئەم غازی هەرێمی کوردستانە بچێت بۆ ئەوروپا ئەمە کارەساتە هەم بۆ رووسیا لە ڕوانگەی خۆیانەوە کارەساتە بۆ رووسیا و بۆ بلۆکی رووسیا و ئێران و چین ئەگەر دیقەت بن وڵاتێکی وەکو رووسیا ئەڵمانیا لە سا 65 وزەکەی پشت بە غازی رووسیا بەسێ فەڕەنسا نزیکی بە لە سەیە 16 ئیتالیا بە لە سەیە 46 ئیتر وڵاتانی ئەوروپی بە ڕێژەی تر یعنی وڵاتی وەکو وڵات هەیە وەکو هەنگاریا و هەندێک وڵاتی تر بە لە 100 پشت بە غازی رووسیا بەسن بۆیە بە مروری زەمان ئەیانەوەی ئەمە یەکەم ڕێگە خۆشکردن بێت بۆ ئەگەری ئەو سزا ئابووری وزانەی کە ئەخرێتە سەر رووسیا کە ئەمریکا بەتەمای ئەگەر لە ئەگەری هجوومکردنە سەر ئۆکرانیا و لە هەمان گەشە بۆ درێژخایەن ئەیانێ ئەو کاتی غازە بەدیل سەپلایر یعنی دابینکەری غاز جگەل لە قەتەر و جگەل لە وڵاتانی خلیجەرگە رووسیا بدۆزنەوە بۆ ئەوروپا لێرەشە زۆر بە خەستی تورکیا لەسەر خەتە بە تایبەتی ئەگەر دیقەت بێ هەوڵی کۆنتڕۆلکردنی سونوورەکانی هەرێمی کوردستان و تورکیا لەلایەن تورکیا خۆیەوە بەشێکە لەم پرۆژەیە و لەوەشەوە سووریا بەشێک لە سووریا بەشێکە لەم پرۆژەیە بۆیە ئەم کارتێکە لە بەغا ئەچمۆ سەر ئەم قسەی جەنابێت ئەم کارتێکە لە بەغا بەرز کراوە لە دادگای احتیداری ئەوەندەی کارتێکە بەرامبەر بە تورکیا و سعودیە و دۆحە و ئەبوزەبی و ئەمریکا لەگەڵ ئەوروپا کەمتر کارتەکە بەرامبەر ئێرەیە چونکە ئێرە وەکو
ینی قوربانیەکەی هەرێمی کوردستان بە کورتەکەی قوربانیەکەی ئەگەر بێت و ئەوان زیاتر بیانەوێ ئەم بەڕێغازە لە ژێرپێی رووسیا و ئێران دەربێن. سپاس دەکەم دەکەم وڵاتک سەرکەوت سەبارەت بە بەرارەکەی دادگای فیدراڵی دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم بەڕێزت بە باشی دەزانی چونکە ئێستا بەژوونەیەکیان پێ دژین هەندێکیان لەگەڵنی هەندێکیان دەڵێن زیانی هەیە و سوودی هەیە بەڕێزت چۆن دەیبینی؟ بەڵێ ئیزافەتەن بۆ بوعدە نێودەوڵەتیی کە بڕیارە هەیەی و کاردانەوەکانی و بەشێکە لە لعبەیەکی نێودەوڵەتی و هەرێمایەتی کە گەورەترە لە هەرێمی کوردستان و طبعاً پێشتریش زۆر شیکەرەوەی ناوخۆی و دەرەکی هەرێمی کوردستانیان تەنان دیپلۆماتکارانی بیانیش هەرێمی کوردستانیان لە مەترسی یاریکردن بەم کارتە ئاگادار کردوێتەوە لە کاردانەوەکانی جگەل لەو بوعدە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕاستیە بڕیارەکەی دادگای فیدراڵی بڕیارێکی استراتیژی گرنگ بوو بە قازانجی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە 10 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان سەلماندی کە دەستێکی ئەمین نییە بۆ ئیدارەدانی نەوتی هەرێمی کوردستان و ئامادە نییە بە دامەزراوەی بکە و ئامادە نییە شەفافی بکە و لە ڕاستیە لە باسکێتی گەورەی بەرهەم و داهاتی عراقا بەشدار نابێت تاوەکو ئێمە لە پشتی هەرێمی کوردستان لە عراقا بسۆگەر بکەین بۆیە لەلایەن چەند کەسێکەوە لە حیزبێکی دیاریکراوە بنەماڵەیەکی سیاسی لە کوردستانە ئەوە لەگەڵ هێزێکی هەرێمایەتیە بەکارهێنرا بۆ دەوڵەمەندکردنی چەند کۆمپانیایەک و حیزب و کەسێکی دیاریکرا و خۆتان نەزانن لە دوای ئەو مەلەف و سیاسەتی نەوتە هەوڵەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ دەستبەسەراگرتنی هەموو هەرێمی کوردستانەوە بۆ تەپاندنی حکومی تاک حیزبی لە هەرێمی کوردستانەوە بۆ پاماڵکردنی ئازادیەکان لە هەرێمی کوردستانە قۆناغێکی زۆر مەترسیدارتری بڕی و ئەسڵەنێکێتی تێپەڕان کە هاوبەشێکی سیاسی و باڵانسێکی هێز بوو لە هەرێمی کوردستانە و ئۆپۆزیسیۆنی بە تەواوەتی سڕیەوە و پارتی ملمورانە بەرەو ئاراستێکی کەسناکە ڕۆی بەڵام ئەم بڕیارە توانی نقطەیەکی پێدا بنێ و پاشەخشەیەکی گەورە بە هەوڵەستانکاریەکان لە هەرێمی کوردستانە بدا لە قازانجی هەوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ئێمە لە بەغدا بووین لە 3 ساڵی ڕابردووی کاری پەرلەمانتاریمان حجەی سەرەکی بەغدا مەسەلەکەی نەوت بوو تەنانەت بەغدا داوایە کرد هەر نەوتەکە مەفرۆشن ئێمە پشتی هەرێمی کوردستان دەرین بابەتەکە پەیوەندی بە سیادەوەیە پەیوەندی بە ئەم معادلاتە نێودەوڵەتیانەیە کە عراق تایەتی لە بینی ئەمریکا و ئێرانە و هەر بۆ نمونەیەکیشتان بۆ باسەکەم جارێکیش یعنی خەڵکێک ڕەنگەوە هەستکا کە ئەمریکا زۆر هانی هەرێمی کوردستان یاوە کە نەوتەکەی بەسەر بەخۆ فرۆشێ من لە کۆبوونەوەی بەرپرسانی باڵای لەوانە برێت بەگۆڕ لەگەڵ مەسعود بارزانیە بەشدار بووم کە تکای لێ کردووە ئەو کاتە 250,000 بەرمیلبان هەبوو پێم وابێت جارێک تیژەکە بەڕاستە باسم کرد کە تکای لێ کرد کە ئەم نەوتە بەسەر بەخۆ نەفرۆشێ دەری هێناوە ئەمریکا پشتگیریە کاکە دەری هێناوە کێشە نییە با بەرهەمی بێنێەوە بەهێنانەکە بکە بەڵام دەڕێگەی سۆمۆ بفرۆشێ لەبەر دوو هۆکار یەک پێوت کە هەرێمی کوردستان بەرگەی نرخ دابەزاندن ناگرێت کە نرخی نەوتەکە دابەزی بەرگەی ناگری لە ڕووی ئابووریەوە سەلما قسەکەشی ڕاستە دوو ئەمریکا ئەوێت ئەو کە هەرێمی کوردستان ڕۆڵێکی کارای هەبێ لە بەغدا لە بڕیاری وزە و نەوتە لە ناو سۆما کارابێ بەو نەوتەی کە هەیەی قورسایی سیاسی زیادکە لە بەغدا نەک بەغدا فەرامۆش بکە ئەمە هەم گەرانتیە بۆ ئاستی بەسەلەی بڕیارەکانی سۆمۆ لە دژی ئەمریکا نەبێ و باڵانس لەناو ئۆپێکا ڕابگرن و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش لە داهاتە گەورەکەی عراقا بەشدار بێ بیرمێت برێت بەگۆڕ لە کۆنگرێسی بانگیان کرد کە لەسەر ئەم بابەتی کێشەی نێوان هەرێم و بەغدا ئەو سەرنجێکی هەبووتی بەرپرسانی کوردم وتووە کە لە بریۆی کێکێکی بچووکی خۆتان بخۆن لە کێکە گەورەکە عراقا بەشدار بن کە فعلا دەریشکە و ڕاست کرد کە ئێمە لە ڕووی مادیەوە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیانێکی گەورەیان کرد جگە لە مەسەلەی دیموکراسی و پێشەلکاریەکان و هەوڵەستانکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان و زیادبوونی گەندەڵی و قەبارە زیادبوونی قەبارەی کۆمپانیا زەمەلاحەکانیان و ماڵوێرانکردنی کاسبکاران و جوتیاران لە پشتی هەرێمی کوردستانیش لە بەغدا بەرەو نەمان ڕۆ یان بەرەو نائیستیقرارەتێکی بەخۆی بینەوە ئێمە لە 2014 تاوەکو ئێستا لە دۆخێکی نائیستیقراری دارایی سیاسی ئاژین بەهۆی بڕیاری سیاسەتی نەوتەوە بۆی بڕیارەکەی دادگا بڕیارێکی ئازایانەیە ڕەنگە من پێم وایە بە ڕووباری خەونان بڕشتایە لە هەرێمی کوردستانە نەماتوانیایە ئەو بڕیارە بۆکو ئێستا جێبەجێکردن و ڕایگرین چونکە لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکوکیان خاوەنی ئەو نەوتە نەبوو خۆی خاوەنی بڕیار نەبوو لە وڵاتێکی هەرێمایەتی و دراوسێ هەرێمی کوردستان و بڕیاری لەسەردرا و لە قازانجی بنەماڵەیەکی سیاسی ئەو وڵاتە هەڵسو ڕاندن بە نەوت ئەکرا نەک لە قازانجی هەرێمی کوردستان تەنانەت نرخی سوتەمەنی بەهۆی ئەو نەوتەوە لە هەرێمی کوردستانە زۆر بەرز بۆتەوە لە بەراورد بە عێراق بەربینی نەوت کە زستانان خەڵک پێویستێتی بۆ چەند قات بەرز بۆتەوە ئەگەر بەغدا نەوتمان بۆ نەنێرێ ئەوەش نییە یعنی بمانەنێ
لە هەرێمی کوردستان لەبەرەوە لە ڕووی کارەبا و نرخ کارەبا یا بە کاتی تایبەت و کارەبا گرانترە بێ و دۆخی کارەبا باش نەبوو بۆیە سوودی ئەم بڕیاری دادگا بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە ماوەی درێژمەودا بۆ هێنانە خوارەوەی پارتی دیموکراتی کوردستان لەو قەڵقەڵەیەی کە سوار ملی بووە کە هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی مەترسیدار ببا وەکو کارکارۆنی مەفعول بیە لە ڕاستی هەرێمی کوردستان خۆی فاعیل نییە ئەو کاراکتەرە بەهێزە نییە لعبەی گەورەکانە بتوانێت یاری بکە ئەبێتە ژێر پێوە بۆیە بڕیارێکی گرنگ بوو بە ناچاری ئێستا پێ گرنگە لە یاسای بودجەیە داهات و دەوتی هەرێمی کوردستان لەگەڵ تەواوی عێراقا بەش بکرێ و ئێمە داوای ئەوە ناکەین کە حکوومەتی عێراقی هەموو شتێ بێ و سەیطرە بکات بەڵکو ئەمانەوێت هەرێمی کوردستان نوێنەرانی هەرێمی کوردستان و کورد ئەو هێزە سیاسیانی لە بەغدا بەشدار بن بڕیاردەری گرنگ و بەشدار بن لە بڕیارەکانی سۆمە و لە داهاتی عێراقا هەرواش بۆ یعنی لە ڕاستیە و پێم وابێ بڕیارەکە بە خێر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەشکێتەوە کە بتوانین بە حکمەتەوە مامەڵە لەگەڵا بکەین نەک بە ڕقەبەرایەتیکردن و ڕەتکردنەوەی چکم بڕیار ڕەتکردنەوەی بڕیاری دادگای ئیتیحادی ئەکرێت سەر بکێشێ بۆ هەنگاوی سەربازی یاری لەلایەن حکومەتی ڕەنگەم حکومەتی کازمی نەبێ حکومەتێکی تر هەر بۆ زانیاریتان حکومەتی کازمی ئەگەر یا هەر حکومەتێکی تر لە عێراقا ئەو بڕیاری دادگا پێشێل بکە بەپێی دەستور ئەتوان لەسەر کار لای بن و ڕەنگە انقلابات لە عێراقا ڕووبا و بڕیارەکە هیبایی هێندە قورسە کە ئەگە هەرێمی کوردستان خۆی زووتر بێتە پێشەوە کێشەکانی چارەسەرکە لەگەڵ بەغدا باشتر لەوەی بەسەبری چەک بەهێز ئەو کارە بکەن هەر بن نمونەیەکتان بەبێ لە ڕووی دەستوریەوە ئێستا عێراق مافی هەیە ئەو نەوتە کۆنتڕۆڵکە ئەمە مافە دەستوریەکەی هەر لە ڕووی فیزیکیشەوە و لە ڕووی عەمەلیەوە حدودی ئەو نەوتە کە نزیکەی 50 بۆ 60 نەوتی هەموو هەرێمی کوردستان لە فۆرماڵەیە لە بن دەستی سوپای عێراق و حەجی شعبیایە لە لای مەخمور يعني هر شويه كيرش كان سنه كيلجيا اتوالن بالمايت ساعتك كنترول كانوا كتايب مثلا نوتي هذه كل سنه ريو او كاتا بامر واقع سرباز يعني بدستون يعني لا ريشكو بدستون بويا عقلانه ترى بارتي جيران بيركاتوا ولو من الوردي بيت اخوارو وما الدنيا كتير غوراوا ومعادلات الدولتي غوراوا لو ناوتيا لراسيا او سر الروياني لما يرابطوا على بغداد كدوتي جونادان با او شارع الدولتي وراقتني بالانس لقل اذا هدمات كان ناوتكا ويعني كدن تخصنا ناو بي زل هذا كانوا زياني كوريبو هرمي كردستان به بويا باشتره بزوتين كات وشويكي دستوري وياساي لبغداد بكنا ركوتني سياسي لسر قانون النوتي غازي تازع عراق ولسر برهمي نوتي هرمي كردستان وبشكي هرمي كردستان لبوجي عراق جايين بكري بهيج بيانو يقلان بغداد بۆ هەرێمی کوردستان بنێرێ و ڕێکەوتنیش بکرێت بۆ مەسەلەی خاڵەستوریەکان تاوکو ئەوش بڕیارێکی تریش دژی ئەوە نەدرێت کە نادەستوریە ئەوەی هەرێمی کوردستان ئەیکا لە ڕاستیان نادەستوریە دەستی بەسەر هەموو خاڵەستوریەکان یاگرتووە و هیچ ڕێزێک بۆ هێزە فیدراڵیەکان یان پۆلیسی فیدراڵی عێراقی یان ئەوەی پۆلیسی سنوور دانانێ کە ئەمەش بۆ خۆی دەرفەتێکە بێ بۆ هێزە سیاسیەکانی عێراق لە دژی بەکاری بێن. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر بکەرم بۆلای بەڕێز پێ دوای دەبێ هەرێم چۆن مامەڵەی لەگەڵا بکە جێبەجێینەکە یاخود چێ گفتوگۆ لەگەڵ عێراق بکات چونکە سەر و کێرەی قسەی کرد بکەوتوی برارێکی زاڵمانەیە بەڵام دەکرێت گفتوگۆ بکرێ سەر و حکومەت باسیە وتو قابلی قبول نییە. وەڵام من لە قسەی کاکسەکۆت لە کۆتایی قسێکی دقیقی کرد کە ئەبێ زوو هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی ئەمە بۆ لەبەرەوەی کە چەندین ساڵە زیاد لە 10 ساڵە کە هەرێمی کوردستان بەسەر بەخۆ نەفتۆشانی لە 2007 شەوکە ڕێکەوتنی کردووە ئەتوانین بڵێین ئەمە ئەگەر جێبەجێژ نەکرێ لە باشترین ئەگەر جێبەجێژ نەکرێەوە لە ڕووی سیاسیەوە دانوستانی لەسەر کرێ و من کە دڵنیام کاتێک کە ئەوەی دانوستانەکە بۆ هەرێمی کوردستان خودی هەرێمی کوردستان نیە وڵاتانی ئیقلیمی ئەوانەیە چونکە لە دۆخی ئەم شەڕی وزەیە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کێڵگە و حسابی کێڵگەیەکی بۆ ئەکرێ تورکیا وڵاتانی تر دانوستانی بۆ کردن دوانێ کارتی فشار بەرامبەر بەغدا و ناوەند بەکار بێنن بە ئەمە بەرچاومان ڕوون بێ بۆی نەوترێ وڵا ئێوە ڕاستان نەکرد ئەوە تەبەغا هیچی نەکرد ئەگەر هیچ نەکا لەبەر ئەوەی ئەو وڵاتانە تموحیان لەسەر نەوت و غازی هەرێمی کوردستانە هەیە بۆیە ئەوان کارتی بەهێز تورکیا توانێت ئەو بەرامبەر بەغا بەکار بێنەوە ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت سعودیا بە نوعێکی تر ئەبوزەبی بە نوعێکی دۆحە بە ئەمریکا بە نوعێکی تر بەڵام قسەکە لەوایە ئەگەر هاتو ئەم پشتیوانانەی نەما لە دۆخێکە ئەم مۆرە مۆری قاچاخی نەوت و غازی هەرێمی کوردستانە کە لی دراوە مۆرێکە لی درا بۆ مێژوو ئێستا مۆر کراوە مۆر کرا بەڵام ئەم یاسا مۆری کرد کە مۆری کرد مۆرێکی ڕسمیش لە مەرکەزەوە ئەبێ هەرێمی کوردستان هەتا جارە ئەم پشتیوانانە هەیە ئەم مۆزوعەیەک لا بکاتەوە و بە نووسراوە بە یاسایە یان ئەوانەی محەلیلە سیاسەکان یاسایەکان زۆر باشتر لەوە ئەزانن کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانە
یاسایەکی نوێ یا شتێک دەرچەیەک بدۆزنەوە بۆی لە ڕووی یاسایی ئەمە حەلکەن چونکە ئەگەر زوو ئەمە حەل نەکرێ لەکوێ ئەو وڵاتانە چونکە لە عادەتەن لە ئاستی ئەو وڵاتانی کە لە پڕ لە ناوچوون چۆن بووە بۆ نمونە لە مەسەلەی ڕفراندۆمە لە کۆتاییە هەموو ناکۆکەکان ڕێککەوتن لەسەر دژایەتی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی کە هەرێمە بێباجی ئەم هەڵەیی بە پڵۆتی پێڵم پڵۆت یعنی ئەوەی کۆمەڵێک جیهەتی ناکۆک ڕاستە ناکۆکیشن لەگەڵێکە بۆ نم لە مەسلەی کەرکووکە خۆ ئێران و ئەمریکا ناکۆکن بەس لە مەسلەی کەرکووکە کۆک بوون ئەوە تاکێ زەرری کرد لە مەسلەی ئاواشا کە ئێستا بەرامبەرێک وەستاون بەڵام ڕۆژێکی ئێت کە ئەمانە هەمویان ڕێئەکەون لەسەر کە هەرێمی کوردستان بەڵێ تۆ دەستوری نەبووە ڕۆژێ لە ژان ئەمە دەرکراوە بۆ تۆ نەهاتوێتە پێشەوە ئەخرێتەوە سەرمەکەەوە بەڵام چارەسەرەکە نابێ بەو جۆرە بێ کە بۆ ئەوەی ئەم نەوت و ئەم غازش وەک نەوتەکە بفرۆشێ بۆی قسەکە تاواکەم ئەم ناوتە ئەم غازە بەم شێوە ناشەفافیەتە کە چۆن نەوت بووەتە نەکبەتیەک بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیان و بودجە و هەموو شتێکی غازەکە ژوای لێ نەکرێ ڕێککەوتن لەسەر ئەوە نەکرێ کە دەسەڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەون بۆی هەردوو لە قازانچکەن جیهەتی سێم کە هاوڵاتیانە هەر بەژمێنەتی بۆ بمێنێتەوە چونکە من پێشتری ژوتومە نەوتەکە بەم جۆرە بوو ئەگەر غازەکەش بەم جۆرە بێن نەکبەتی زیاتر ڕووی لە هەرێمی کوردستانەکە دوای ناوبڕەکە دەگەڕێم وڵات کاکتۆر بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵاتان لەگەڵمان بینە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دایرکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر سەبارەت بە ئێستا درەنگە بۆ گفتوگۆ یاخود زوو حکومەت هێرێن بیکات چی بکات ئەگەر گفتوگۆ نەکات وەرە بڵێ قابلی قبوڵ نییە چی ڕوو دەدات؟ بەڵێ وەڵاهی پێم وایە ئەمە بە ژیرانە بێ مامەڵی لەگەڵا بکرێت وەک گوتم لەبەرەوەی ئەمە مۆرێکە دراوە لە پرۆسی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە ئەگەر هەتاوەکو ڕۆژێ دواتر کەوێ ئەرکەکە قورستر ئەبێ لەسەر هەرێمی کوردستان وەزائیدەن ئەمە توانین بڵێن پرۆسەی چونکە هەرێمی کوردستان نەوتی وەکو دەوڵەت نەفرۆشتووە بۆیە نرخێکی زۆر کەمیشی بۆ هاتووە بەشێکی زۆریشی گەندەڵی پێوە کراوە بەشێکی زۆری خەرجەکانی بە ئەنقەس زۆر کراوە ئەمە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە ئەو کۆمپانیانە قازانچکەن کە جارێکی تربیانەوە بە هەرزانتر نرخی نەوت و غازی هەرێمی کوردستان بکردنەوە لەبەرەوەی ڕسمێتێکی یا بە قاچاخی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە بۆ کۆمپانیاکان کە ئەمە بۆ خۆی پەیوەندی نێوان کۆمپانیا گەورەکان لە هەرێمی کوردستانە گوماناوی ئەکات کە لەوانەیە تەمانە ئەو کۆمپانیای وایتە بەقەدە چەند دەوڵەتێکی و هەرێمی کوردستان دەوڵەمەنە ئەمانە لە خوانەوە بڕیاردان پێداچوونەوە ئەکەن بە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندان پشکەکانیان دابەزی بوو بەڵێ حتمەن چونکە ئەم بڕیارە یعنی بڕیارێکی شۆک بوو بۆ هەرێمی کوردستان بەڵام زۆر گرنگە ئەگەر هاوڵات هەرێمی کوردستان بە ڕوئیایەکی نیشتیمانی
مامەڵە بکە ئەتوانێت لەگەڵ حکوومەتی ناوەندا بگاتە نەتیجێ بەڵام بە قازانجی وڵات چکە بەڕاستی ئەگەر دیقەت بێ بڕۆ لە هەموو هاوڵاتیان بپرسە ئەڵێ بە من چی یعنی هیچ باکێکی نیە بەڵام من نمونەیەگەین ئێستا قەتەر چ خۆشگوزەرانێکی بۆ وڵاتێک باز لە ڕۆسیاسەکەی ناکەم لە ڕووی ئاوادانیەوە لە ڕۆژ ژیانی هاوڵات چ خۆشگوزەرانێکی بۆ هاوڵاتەکان دروست کردووە قەتەر بەقەدر سلێمانیە بەقەدر سلێمانی باشە بەڵام ئەگەر وڵاتێکی تەنیشتی بیاوێ غازی ئەو قەتەر شتێک لێ بکە یا مامەڵەیەکی نەخراپی لەگەڵا بکە هاوڵاتی خۆی ڕێگەی نایە چونکە خێروبێرە بۆ هاوڵاتەکانی فەرمووی ئێمە لە هەرێمی کوردستانە یعنی خەڵک چاوەڕێ ئەکرد یعنی ئەگە وڵاتێکی تر بووایە نەوت و گاز و غاز شەفاف بووایە هاوڵاتی خۆی بەرگری لە دەسەڵاتی خۆیەکە خۆی بەرگری لە حکوومەتە ئەکرد بۆ ئەوەی ژیانی خۆی بەس ئێستا وای لێ هاتووە یعنی دوو بەرەیەک کە دەسەڵاتە و نایەوێ بەڕاستی ئەوەی کە هەیەی وەکو ڕوئایەکی نیشتیمانی پرۆسی وزە و هەموو ئەو پرۆسێکی پیاە ئەڕوا بخاتە خزمەت هاوڵاتیان بەرەیەکی تریش هاوڵاتیانە کە هەر نەوت 27 دلار بێ موچەی لێ ئەبڕێ نەوت ببێتە بە 96 دلار وەک ئەمڕۆ هەرە بێت چاوەڕێ 200 ملیاری بەغدا بکرێت. سوپاس دەکەم کاک سەرکەوت بگرێمەوە لای بەرز دەگەر بە کورتی وەڵامی پیسارەکانمان دەی سوپاس دەکەین سەبارەت بە ئەوەی کە بەرز وتت ینی نەوت هیچ کاریگەرێکە بووە لەسەر ئەوەی کە تەزویر هەبێ لە هەڵبژاردنە دیکتاتۆریەت بەهێزتر بکرێ یعنی ئەو کێشەی سیاسی بگۆڕەوە سوودەکەشی بۆ خەڵک ئەم بڕیاری دادگای فیدراڵیە سوودی دەبێت ئەگەر سوودی بۆ موچە دەبێت بۆ مەسەلەی بانزینە نازانم غازە بژانەوەی ئابووری ئەگەر جێبەجێ بکرێ بەڵێ لە ڕاستە نەوت کۆنتڕۆڵکردنی هەیمەنەی پارتی دیموکراتی کوردستان بەسەر نەوتە لە دوای 2014ەوە بە تەواوەتی کەوتنە دەستی هەموو داهاتی هەرێمی کوردستان بۆ دەستێک حیزبی دیاریکراوە بە تایبەتی دیارە شەریکایەتی یەکێتیش یان یەکێتی شەریک بۆ بەڵام بڕیاری کۆتایی یەکەم و لە لای پارتی دیموکراتی کوردستان بۆ هەر بۆ معلوماتتان لەم کابینێ تا ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی نەوت و غازە چیەوە نەکراوە یانەوەی کە بڕیارە پێنج کەسیا ئەندام بن و جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت و لەگەڵ وەزیری دارایی و نەوتوانە پیا بەژار بن ئەمە نەکراوە لەبەرەوەی مەسعود بارزانی ناڕازیە لەوەی کە نەچیروان بارزانی ڕۆڵی هەیە لە کۆنتڕۆڵکردنی مەسەلەی مەلەفی نەوتە تاوەکو ئێستاش و ئاگادارن نەچیروان بارزانی چووە تورکیا و ئەنقەرە لەگەڵ ئۆردوغانە بڕیاری مەسەلەی ڕێکەوتن لەسەر غازیاوە ئەوە تاوەکو ئێستاش پرسێکی زۆری و مەلەفە هێشتا لە جێدەسی ئەوایە و بە شەخسی کراوە مەلەفە بۆیە کە ئەمە سەری کێشا بۆ هەیمەنەکردنی پارتی بەسەر حکوومەت چەساندنەوەی سلێمانی و هەڵەبجە چەساندنەوەی پارێزگاکان دەروی پارێزگا گەورەکان و کۆنتڕۆڵکردنی بە پارە دامەزراندنی میدیای زەبەلاح کڕێنی وەلائی سیاسی لە کۆمەڵگەی مەدەنی نوخبە و هێزێکی گەورەی سەر و قەڵەم نەوتی و کە پیانەوت لە هەرێمی کوردستانە بەرهەمیان نابوو بۆ جوانکردنی واجهەی خۆی کە وەکو سیفەتێک لە سیفەتی سیستەمە دیکتاتۆر و ستەمکارەکان هەمان ڕێچکەی گرتەبەر لە بریەوەی کە نەوت بەکاربێنێ بۆ زیاتر بەهێزکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان جێرخان خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە پێچەوانەوە بوو بە نەکبەتیەک بۆ هەرێمی کوردستان و مەسەلەی کڕینی کۆمپانیای زەبەلاحی ڕابنە لە ڕووی ئەلکترۆنیەوە خێنانی خەبیری بیانی بۆ یارمەتیدانیان لە کاتی ساختەکاریکردنی هەڵبژاردنە بۆیە ئەمە وای کردن دەوڵەمەندتریکردن حیزبی دەوڵەمەندتر کرد حکوومەتی ڕەجاڵتر کرد و هاوڵاتی بێپارە بوو بازاری سڕ و مات کرد لە 2014 بازاری هەرێمی کوردستان تا ئێستا نەژیاوەتەوە بەڵام بە پێچەوانەوە لە ئەگەری جێبەجێکردنیا کە من پێم وایە کاکاروان تێ ڕەنگە تورکیاوانە زەخت کرد بەڵام ئیلا بێ جێبەجێ بکرێت ڕەنگە فۆرمی جێبەجێکردنەکە کەمتر ئازاربەخشانە بۆ زۆرتر ئازاربەخشانە بێ لەو بەینابێ پارتی بە تایبەتی ڕێگەیەکی عاقلانە هەڵبژێرێ بۆ فۆرمێک لەگەڵ بەغدا لەگەڵ تورکیانە لەگەڵ بەغدایان ڕێکەوتن بکات و چارەنووسی هەرێمی کوردستان لە بەغداوە بڕیای لەسەر ئیلتیزاماتی دەستوری بەغدا هەیە بەرامبەر ئێمە هیچ وڵاتێکی ئیلتیزاماتی دەستوری نییە بەرامبەر بە ئێمە بۆیە باشتر لەگەڵ بەغدا بە زووترین کار لەسەر پشتی کۆمپانیاکان طبعا بەرهەمهێنانی نەوتیش بۆ خۆی کەوتوتە ژێر پرسیارەوە ئێستا هەرچەندە بەپێی دەستور ئەگەر یاسا و نەوتی غاز دەرچێت بەرهەمهێنان ئەکرێت لە پارێزگاکانە بە هاوبەشی بکرێت لەگەڵ حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە هاوبەشی لەگەڵ عراقا نەکردووە لە بەرهەمهێنانی نەوتە بە هیچ شێوەیە تاگلایان نەکردوێتی بۆیە ئەوە دیسانەوە پێداچوونەوەی پیا بکرێت ئەمە لە ماوەی درێژ مەودایە ڕەنگە لە ئێستا سەرەتا ملانێ و کێشە دروست بێ کێشەی دارایی زەختی زیاتر دروست بێ درێژ مەوتا بۆ قازانجی هاوڵاتیانی هەموو هەرێمی کوردستان و عراقش ئەشکێتەوە
و بۆ مەسلەی بوجەش جارێکی تر بەغدا هیچ حجەیەکی نییە بۆ ئەوی پشکی هەرێمی کوردستان ڕابگرێ یان لێ ببڕێت لە بەغداوە. هاتنی پشکی هەرێمی کوردستانیش بە تەواوەتی نەک ئەوی 200 ملیار و 300 ملیار 400 ملیار لە بەغداوە لە ڕووی ئابووریەوە کاروانزانانی باشتر ئێوە ئاماژی بدا بۆ بژانەوەی بازار یەکجار گرنگە ئیستقرارێکی تەواو هەیە خەڵک دڵنیایە 100% کە پارەیەک لە بەغداوەیەک و زمانی ئەم پارەیە بەغدایە بانکی مرکزیە وەرخەزیانەی دەوڵەتە لە عێراق دەوڵەتی عێراق خۆیەتی کە گەرانتیەکە لە بری ئەوەی چەند کەسێک لە هەولێر گەرانتی ئەم پارەیە بکەن و لە ملیۆنەیەکی سیاسیە پارە لە سلێمانی و هەڵەبجە ببڕن و پارە بۆ پرۆژەکانی کۆیە مەسەلەن جێبەجێنەکەنەوەی هەڵەبجە ڕابگرنەوەی کەلا ڕابگرن لە زەختی سیاسی ئەم جارە لە ڕاستیا و بودجەیە لە بەغداوەیە و ئەبێ ڕاستەوخۆ بچێتە هەرێمی کوردستان پێی یاسای قانونی ئیداری مالیە لە عێراقا ئەبێ ڕاستەوخۆ بچێتە پەرلەمانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی هەرێمی کوردستانە تێپەڕێنرێ تەمانی واگادارن یعنی لە دوای سەربەخۆ بەناو سەربەخۆ فرۆشتی نەوتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان یاسای بودجەی نییە واتە ئێمە لە فەراغێکی یاساییە ژین کۆمەڵێک کەس کۆنتڕۆلی داهاتەکان کردووە وەکو ساڵ و ساقا یەن بە وەزیری دارایی ئەو پارێکە هەیەی بۆ بودجەی پێدا بەشکات لە ڕاستیە ئەگەر دۆخەکە بۆ هەمووان وەکو یەک وایە و بووەتە هۆکاری ئەوەی کە کۆمپانیەکانی نزیک لە پارتیوێکێتی زەرمەند بوونایە و لە ڕاستیە بە شەفافی نەو داهاتەکەی تەسبیت کرا من تەسەورەکەم خەڵکێکی زۆر ئێستا ئەرزانە شەش قامەکانی هەرێمی کوردستان و بەرگریان لەو هەرێمی کوردستانە کرد و دژی بەڕێارەکەی دادگای فیدرالی عێراق تەنانەت ئێستا لە هەولێر و دووە کە پارتیتیان مسەیتەرە خۆشحاڵێکی لە ڕادە بەدەر هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە و دوو نەفەر نەبینێ بێت سەر جادە خۆپشاندان بکەن دژی بڕیارەکە سەر ڕایەوەی کە سەرۆکی پارتی بەیانی ڕسمی دەکردووە بە زاڵمانەی لە قەڵەمەیە سەرۆکی هەرێم دیسانەوەڵە زاڵمانەیە دژی هەرێمی کوردستانە بەڵام ببینن کاردانەوەکانی جەماوەریەکان هیچ نییە ینی مەگەر خۆیان بە ساختە خۆپشاندانە دروستکەن ئەمە بۆ معنایە کە شەرعیتیان لە دەستداوە یعنی تۆ شەرعیت لە دەستداوە لە دەستوریەن دۆڕاوی لە گەمەی سیاسیشە عێراق ئاسانە توانێت تورکیا ڕازی بکە زۆر ئاسانە توانێت بە هەندێک گرێبەستی تر تورکیا ڕازی بکە ئەو کۆمپانیانەش توانێت ڕازی بکە بەڵام دوجار ئەم شتە بەڕێکەوتن و بە حکمەتی سیاسی و دیپلۆماسی لە بەغدا لە زووترین کاتا بکرێ ئەگینا بەیانی ئەگەر سوپای هێنایە سەرت حدودی لەسەر داخستی ئەگەر بەیانی پەلاماری خۆرماڵەیە دواتر مەڵێک لەی مەکە باسیەوە مەکە بڵێ عێراقات و داگیری کردوون ئەو هاتووە دەستور جێبەجێەکە دەستوری شتەکەی پێیاوە کە نەوت نابێتەوە بینەری نابێتکەی بۆیە عاقلانە ژیرانە لە بەرژەوەندی هەوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە پارتی ملبە بۆ چارەسەرێکی دیپلۆماسی و سیاسی و تەوازن لە بەغدا و بۆ ئەوەی هەوڵاتیانی هەرێمی کوردستان ئیتر لەو مەعمەعەی نێوان بەغدا و هەرێم ڕزگاریان بێ بین لەسەر مەلەفەکانی تر گفتوگۆ بکەین لەسەر ئەو بابەتانی تر کە گرنگن باشە بە کورتی چکە کاتم زۆر کەمە سەبارەت بە هەڵوێستی حیزبەکان و فراکسیۆنەکان بڵێن جگە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە باسی لەو کرد و پشتیوانی لە بڕیارێک دەکەن کە لە بەرژەوەندی خەڵکدا بێ حیزبەکانی تر زیاتر پیان وابوو سیاسیە سەرنج چی بوو لەسەر هەڵوێستی حیزبەکان بە کورتی بێ بە یەکێتیشەوە سوپاس دەکەم شەرمنانە بوو لە ڕاستیە زۆر شەرمنانە بوو هەڵوێستەکانیان زۆر شەرمنانە بوو جگە لە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانیان لە ئەنجامی ئەوە بوو تەمان فرۆشانێک و پشگیرێکی جەماوەری گەورە بە بڕیارەکە هەبوو بۆیە لە ترسیەوە تۆزێک زمانەکان نەرم بۆ ئەگینا بەشێکی زۆر لەو هێزانە بە یەکێتی و بە حیزبەکانی تری بەنا ئۆپۆزیسیۆنەوە جگە لە کۆمەڵی ئیسلامی لە ڕاستیە فەرقێکی ئەوتوانیە لە دەبرکردنەوەکانی پارتی دیموکراتی کوردستان من لە چەندین کۆبوونەوەی لەگەڵ ئەو بەڕێزانە زۆرێکیان گفتوگۆ کردووە و زۆرێکی هەندێکیان ڕەنگەی پەرلەمانتاریشن باسیەوەی کردووە کە بۆ نەوتەکەی خۆمان بینە دەست قەیس خەزعەلی و هادی عامری یعنی قسەیەکی یەکجار بێمانە نەوتی عێراقی بەدەست قەیس خەزعەلی و هادی عامری تا نەوتی هەرێمی کوردستان بەدەست ئەوانەوە بێ نەوتی عێراق بەدەست سۆمۆیە و ئەو برای بەڕێز بن دکتۆر غالب لە لیژنەی نەوت بووە هەرچەند جارە کتابی کرد بە داوای کردووە وەزارەتی نەودیان سۆمۆ راپۆرتی پێ بدا لەسەر داهات و خەرجیەکان بە کێ فرۆشتاوە چەندێک فرۆشاوە لەسەر دوای هەفتەیەک دوو هەفتە هەموو تەقریرەکانیان بۆ ناردووە تحدى أكل يكفر لمنتالي كردستان بيوري هر بيوري كتابي كواب كابو وزارة السامانات وشكان وسرتي حكومة زاناري واي في ابدا جيجا لو رابورت فريو دراني كمحاسب يكبر ويبا اللي بناوي ديدويتو اما داكري هيج كاس ناس دا حتى تشيلي كان وشون الرابويا من تموايا هالويستي او حزبانه هالويستي كي زور شربنا نبو وهالويستي كي لجيك هذه قديم ترسم تخوين حزب بارتي ديمقراطي كردستان بشكل دوريشان الذي الرؤيايان للرؤيايان كشون معامل دقال او ملف كان لراسيا بو معمعي سياسي بكاي هناو بجدينين لپشگیری کردنی رای هاوڵاتی هەرێمی کوردستان رای هاوڵاتی هەرێمی کوردستان ئەو ڕای کۆمەڵی ئیسلامی بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات کاک سەرکەوت کاک دکتۆر سەبارەت بووی کە
دەکرێمە بخۆزرێتەوە بۆ دەرفەتێک بۆ ڕاستکردنەوەی گرێبەستە نەوتەکانی هەرێم هەموارکردنەوەیان لابردننی کرێبۆری ئێستا لە عێراق کرێبۆری نییە بەس لە هەرێمە سەدە 11 بڵین داهاتینەوە لە سنووری کوردستان بۆ کرێبۆریە لە سەدا 4 لە سنووری تورکیان لە سەدا 15 هەروەها بۆ مەسەلەی زیادکردنی داهات دەکرێت وەکو دەرفەتێک لێ بڕوانێ بۆ قەرزانێک لەسەر هەرێمیشە خۆی لە ڕاستی ئەسا ئەتوانین بڵێن ئەم نەوت و غازە لە هەرێمی کوردستانە بەدەر لەوەی کۆمەڵە شەخص قازانجیلیەکەن زۆر جار لە ڕووی قەیرانی ناوخۆی حیزبەکانیشەوە سەر ئێشەیەکە با پێت بڵام لەبەرەوەی زۆرێک لە وڵاتان دەخەتن لەسەر خەتن وەزائیدەن زۆرێک کۆمپانیا پشکیان هەیە لەیە زۆرێک جیهەت و شخص و تەنانەت حیزب و گروپیش ئەمانیانە سەر ئێشێکی گەورەی دروست کردو هەم لە ئاستی شەفافیت و لە هەم لە ئاستی داهات بۆ هاوڵاتیان و هەم عیبەیەکیشە بەڕاستی یعنی ئێمە دوو جۆر لە حکومڕانێکەیە بە ترس خۆتە سەپێنیت کە ئەوەی ئەگەر گەندەڵی بوو نایە بڵێ گەندەڵی ئەگەر نەشەفاو نایە بڵێن گەندە ئەگەر هەرچێکمان نابڵێن دەستان خۆش بێ ئەگەر موچەنە بۆ هەر بڵێن دەستان جۆرێکی دیژێ بە جۆرێک خۆت ئەسەلمێنی خۆت دەکەیت بە خزمەتکاری ئەو خەڵکە و خۆشت لێ ئەخۆی یعنی بۆ نمونە وڵاتانی خلیج ئەمە لە ڕوسیاسەکەوەی ناڵێن بەڵام بۆ ئەو خەڵکیان بە یعنی ئیمارات هەر ڕێژەی هەژاری سفر کرد لە وڵاتەکەیە باشە لە وڵاتێکی وەکو ئەسکەندەنافیا نەرویج ئەوەندە پارەینەوەتەکەی زۆر و شەفافە ئێستا سنتێکی بەکار ناهێنێت لە ناوخۆی هەرێمی کوردستانە بۆی هەڵاوسان دروست نەبێەوە بەرهێنانەکە لە دەرەوەی وڵاتەکەی خۆی لەبەری وڵاتەکەی خۆی 5 میلیۆنە هاوڵاتی تایە و لە دەرەوە بەرهێنانەکە بۆ نەوەکانی دوای خۆی یعنی ئەمڕۆ ئەگەر ئەم هەر ئەو نەرویجە نەوتی تیان نەمێنێ هەموو هاتاکێکی سەری $1 میلیۆن یعنی تۆ بۆ ئەمە ناکەی هەم خۆشت لێ خۆی هەم سەربەرزانە و مێژوو ڕوسور و شەبی لە بەردەی مێژووە بەڵام بەڕاستی ئەمەی کە ئەکرێ یعنی ئێستا فەرموو بودجە هەرێمی کوردستان بودجەی نیە ئەوەی کە ڕەبتی نێوان دەسەڵات و هاوڵاتیانە بودجێ یعنی قسەیەک کرا کاکسەکۆت باز لە ئیستیقرارە زۆر گرنگە یعنی کاتێک کە تۆ داهاتەکە لە ژەدەستی خۆمانە ئەبوایە ئیستیقرارەتی سیاسی و ئابووریمان باشتر بواە خەڵک بیزانیە بازرگانێ دوکاندارێک هاوڵاتیە موچەخۆری بیزانێ ساڵێکی تر چوڕە بەس ئێستا خەڵک نازانە مانگەکەی ترکەی موچە ئەدرێ و چە نەدرێ کەس نازانێ یانی بۆیە خەڵک بەرچاوی ڕوون نییە کە خەڵک بەرچاوی ڕوون نەبوو ئیستیقرارەتی سیاسی و ئابووریەکەوێتە ژێر پرسیار کە ئەمەش ڕوویە وەک ئێستەی لێ کە جیاواز لە هەموو کۆچەکان دەوڵەمەند کۆچەکە لەگەڵ فەقیرە بەدەر لە هەموو جیاوازەکان هەموو چین و چێژەکان کۆچەکەن لەبەرەوەی نازانن بەیانی چڕای ئینسان ناخۆشترین شتەوەیە کە تۆ هاوڵاتەکانی خۆل لە چاوەڕوانێ بێڵیتەوە بۆیە ئەگەر بێت و ئەم سەرێشە ئەگەزانین ناتوانێت بە شەفافی بۆی بەڕێوە بچێ و بودجەیەکمان نییە و نازانین بودجەی وەزارەتەکانمان چۆنە بودجەی پیشەسازیمان چۆنە بودجەی تەندروستیمان چۆنە 10 ساڵی تر و بەرهێنان لە کەتی تەندروستیا چی لێ لە کەتی خوێندنی باڵا چێ ئەگەر ئەمە ناکرێ ئەگەر ئەمە ناکرێ ئەم دۆسیە بە مقابل بە ڕێکەوتنێ لەگەڵ بەغدا پارێکی مفت لە بەغاوەک چۆن جاران بەداخەوە ئاشتێوەرامی هەمووی بر بە هەڵەیە وتی ساڵی تا ساڵی 2018 ئیگەینە ملیۆنێک بەرمیل نەوت و 32 ملیار من مانگانە لە ساڵان لە بەرامبەر بەغا دوو ئەوەی بەغاوەرەکەن بەڵام 2000 ئەمە دەرچوو ڕیشمان نایە دەست ئاشتی هێرامی ئەوش بۆی دەرچوو نەیاسا هەیەنەوە لە بەغداوە پارەکە مفت دێ تۆ چاودێری ئەەکەی وە خەرجەکرێ و خەڵک ئەزانێت چی ڕوایە بۆ لە بەرەوەی بەغدا دەوڵەتەکە ئەگەر خۆشت ئەیکەی و فەرمو متمانەیە دروستکە لەگەڵ هاوڵاتیانە بەچی لەسەر بنەمای شەفافێت لەسەر بنەمای ئەو پرۆژە چاکسازی کە ئەم کابینە ڕایگەیان کە هەنگاو بە هەنگاو لەگەڵ یا بڕۆ وەزائیدەن ئەبێ جارێکی تر خەم لە بەڕاستی ژیانی هاوڵاتیان خورێتەوە یعنی کاڵا گران بووە موچە نازانی کەی ئێت و چەند ئەگات و لەگەڵیشە ئێستا مامەڵە بە غازەکەەوە کرێت بۆیە من پێم وایە بۆ مێژوی خۆیان پێویستە ئەم دۆخە گۆڕانکارێکی جەزری تیا بکەن هەم لە کەتی وزە هەم لە سیستەمی شێوازی حکومڕانی وەزائیدەن ئەو مامەڵەی کە ئەکرێت لەگەڵ هاوڵاتیان و مامەڵەکردن بۆ سەرچاوی مرۆیی و سەرزەوی و وەزەوی خۆیەوە سپاس دەکەم کاک سەرکەوت دقەیەکیش بۆ بەڕێز کاتم زۆر کەماوە بڵێن ئابووری سربەخوارێنی بەهێز کرد یاخود لاوازی کردووە و بڕیارژ ئێستا دراوە دژی برسیکردنی خەڵکە ئەگەر تێکشتماوی بە کورد سپاس دەکەم بەڵێ لە ڕاستیە لە ماوەی ڕابردوو زیانێکی گەورەمان کردە بە قەومیکردنی نەوت و ئەوە بوو نەتیجەکەی بینیمان کە چ کارەساتێکی بۆ هاوڵاتیان و بۆ هەرێمی کوردستان دروستکرد باشترین کارتەکانی
هەرێمی کوردستان بڕۆ لە هەوڵاتیان بپرسە ئەو کاتانەیە کە باشترین پەیوەندی ئابووری سیاسیمان لەگەڵ بەغدایە هەبووە و ئێستاش دیسان و بڕێرە ڕاستەکە وەیە کە باشترین پەیوەندی ئابووری سیاسیمان لەگەڵ بەغدایە هەبێ و سەبەتەکەی بەغدا بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆمان لە هەرێمی کوردستان بەکاربێنین و بەشدار بین لە کۆکردنەوەی داهات بۆ هەموو عێراق وەکو چۆن بەسرە بەشدارە بە 4 ملیۆن 3 ملیۆن 4 ملیۆن بەرمیلەوە ڕۆژانەوە وەکو چۆن عمارە بەشدارە وەکو چۆن سوپارەتیەکان تر بەشدارن بۆیە کەرکووک بەشدارە بۆیە ئەمە دەرفەتێکی گرنگە بابەتەکە لە ڕاستیە هیچ بڕیارێک دژی هەرێمی کوردستان نییە بە قەومیکردنی ترسناکە لەلایەن پارتی و لەلایەن هەندێک خەڵکی نخبە و قەومەچیەوە ئەم بابەتە بابەتێکی سیاسی و ئابووریە و لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئابووری سەربەخۆ بە دڵنیایی پێویست ناکەم پێت بڵێم کوردستانی چی لێ کرد وەکو کاکاروان وتی ئێستا بەس فەقیر کۆچ ناکە بەدەیان دەوڵەمەند ڕۆژانە پەیوەندی بە من و بە خەڵکی ترۆکەن چۆن هەڵدێن لە هەرێمی کوردستان و بێن و بەهێنانکە لە ئەمریکا و لە ئەوروپا لەبەرەوەی لە کوردستانە هەر ڕۆژێ و گروپێکی مافیا سەر هەڵەیە و هەر ڕۆژێ گروپێک بە ناوی شتێکەوە پەلاماری کات کتێفرۆش و قوماش فرۆش و مریش فرۆش و یعنی هەوە نەماوە تەنها بزنسە گەورەکان بزنس چووکەکانیش گیریان خواردە بەدەست بە پرسانی هەرێمی کوردستانەوە بۆیە ئەمە بەرهەمی ئابووری سەربەخۆکە بوو من پێم وایە ئەوەی بەشدار نەبوو بێ و شەریک نەبوو بێ لەم داهاتا و ئەوەی زەڕەیەک وجدانی هەبێت کە بە هیچ شێوەیەکی دژی بڕیارەکەی دادگای ئیتحادی نابێت و دژی ئەو هەنگاوانەی بەغدا نابێت بۆ کۆکردنەوەی هەموو داهاتی هەرێمی کوردستان و عێراق پێکەوە تاوەکەوەی پشتی خۆمان لە بەغدا بە شێوەیەکی ئیستیقرارانەوە بگرین و ئەو کاتە بەغدا هیچ حجەیەکی نامێنێ بۆ سزادانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە ئەمەی بڕیارێک کەدراوە لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرز سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری پێشوو عێراق کە لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی هەروەها دکتۆر کاروان حەمەدساڵح پسپۆڕی کارگەری و ئابووری سوپاس بە جەنابی سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ